سڵاوتان لێبێ من نازڵم قوتابی باخچەی کلێڤەرم. حەز دەکەن باتی باخچەکەتان بۆ بکەم وەرن لەگەڵم. لە باخچەی کلێڤەر خوێندن بە زمانی ئینگلیزیە. لێرە بەتوانی فێرە نووسینەوە و خوێندن ئەبن. باڵەخانەکەم تایبەتە بۆ خوێندن. گشت هۆکارەکانی خوێندن ئامادە کراوە بۆم. هەفتانە و ماگانە ئەچم بۆ شاریاری. ڕۆژانە زۆرترین چالاکی ئەنجام دەم لە باخچەکەم. مامۆستاکەم وەکو دایکم هەرس و کەڵسم لەگە دەکا. بەرداریکردنی پەپولەکان لە پرۆگرامی تەلەڤیزۆنی. هەموو ساڵە بۆم ئەنجام دەدرێت. دابیرکردنی هۆکارەکانی هاتوچۆ بۆ گژگەڕەکانی شاری هەولێر. بەخێر بێن بۆ کلێڤەر.